سڵاتان لێبێوەم کاتتان باش بینەران لە ئەڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی ڕاستەوخۆ لەگەڵتانن. بەرخودانی کۆبانەی لە بەردەم مەترسی و پلانە هەرمایەتیەکاندا دوای زیاتر لە مانجێک یان چ ڕۆژ لە بەرخودان و مەقاومەتی شەڕڤانانی یەپەگە و یەپەژە لە کۆبانێ دوای بڕیاری ناردنی هێزی پێشمەرگە لە باشووری کوردستان باز لە هاتنی هەزاران لە تیرۆریستانی داعش و داعش دەکرێت بۆ ڕۆژئاوای کوردستان بەتایبەت بۆ کۆبانێ. لەولاشەوە تووشیا باز لە بەشداری پێکردنی سوپای سووریایی ئازاد دەکاتن و بەرپرسانی یەپەکەژ و دواتریش بەڕێز ساڵح موسلیم ئەم تێگەیشتانە ڕەت دەکاتەوە. کۆبانێ ڕوبەڕی چ هەڵومەرجێکی تازە دەبێتەوە دوای زیاتر لە مانجێک لە خۆڕاگری. هەڵوێستی تورکیا چی لێ دەخوێندرێتەوە لەبارەی کۆبانێ و هاوکاریەکانی بۆ داعش و دواتریش گۆڕانی هەڵوێستی نێودەوڵەتی لەبارەی هاوکاریکردنی کۆبانێ. پێویستە کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخە بکا کە لە ئێستاە لە چەندین لایەنەوە هێرش بۆ سەر باشوور ڕۆژئاوای کوردستان تا تێت سەرتر دەبێتەوە. ئایا ئاسایشی نەتەوەی و نیشتیمانی کورد جیا دەکرێتەوە لە یەکتری مەبەست لە ئاسایشی نێوان بە تایبەتی لە ئێستا لە نێوان باشوور و ڕۆژئاوای کوردستانە؟ گفتوگوی ئەم تەوەر دەکەین بە بەشداری بەڕێز دکتۆر فایق گولپی سیاسەتمەدار کە ڕاستەوخۆ لە ستودیۆکەمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. دکتۆر سەرەتا سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەم بە تێگەیشتنی ئێوە لە ئێستا کۆبانێ ڕوبەڕووی چ هەڵومەرجێکی تازە دەبێتەوە لە دوای زیاتر لە مانجێک لە بەرخودانی؟ سڵاو بۆ ئێوەش زۆر سپاس. بەڕاستی وەک لە ماوەی مانگی ڕابردووە بینیمان بەرخۆدانی کۆبانی خۆڕاگری کۆبانی بە ئیرادەیی شەڕوانانی یەپەگە و یەپەژە و خەڵکی خۆڕاگری کۆبانی نمونەیی بوون لە بەرامبەر تیرۆری نێودەوڵەتی داعشدا. خەڵکی کۆبانی گەریلاکان لە کۆبانی بە نوێنەرایەتی گەلی کورد و هەموو مرۆڤایەتی ئازادی خواز و ژنان و هێزە دیموکراتیەکانی ناوچەکە و دنیا دژی چەتەکانی داعش دژی هێزە تاریکەکانی داعش شەڕیان کرد بەرخۆدانیان کرد. لە سەرەتا کاتێک کە کۆبانی بەرخۆدانی کرد دژی داعش وەستا پشتیوانی نێودەوڵەتی نەبوو و پشتیوانی لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان نەبوو و کێشە لە نێوان پێگاتە جیاجیەکانی ڕۆژاوای کوردستان هەبوو بە تایبەتی ئەو هێزوو لایەنانەی کە لە چوارچێوەی ئەنە کەسەدا خۆیان ڕێخست بوو. بەڵام بە تێکۆشانی کۆبانی کۆمەڵێ دەواازەی لەسەر کرایەوە کە ئومێدبەخشن. یەکەمەوە بوو کە کۆمەلگای نێودەوڵەتی هاریکاریان کرد لەلایەکەوە بە فڕۆکە چەتەکانی داعشیان بردومان کرد لەلایەکەوە لە ڕووی سیاسیەوە پشگیریان کرد و بینومان لە ڕۆژی دووشەمەی ڕابردووەوە کە ئەو گەمارۆیە لەسەری بوو لە ڕێگەی دابەزاندنی چەک و تەقەمەنی و پێویستەکانی تری خەڵک لە ڕێگەی فڕۆکەوە هێز ئەمریکەکان ئەو کاریان ئەنجامدا و لە هەمان کاتدا چەند ڕۆژە لەمەوبەر لایەنە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان لە شاری دهۆک بۆ ماوەی هەفتەیەک کۆبوونەوەیان هەبوو گفتوگۆیان کرد لەسەر کۆمەڵێ شت ڕێککەوتن و لە لای لە ئاستی ناوچەییشە لایەنی سەرسەخت لایەنی دژمنکار کە تورکیا بوو هەندێک نەرمی نواندووە کە ڕێگادا هێزێکی 150 کەسی لە باشووری کوردستانەوە وەکو هێزێکی پێشمەرگەی خەبیر بە کۆمەڵێ چەک و تەقەمەنی باشەوە بچنەوێ. ئەمانە هەمووی نیشانەی ئەوەن کە دەرگای زۆر کراوەتەوە بە ڕووی کۆبانیە و کۆبانی ئەگەر ئێستا نەکەوت بێ لە ئایندەشا ناکەوێ و سەرکەوتن بەدەستێنێ. ئەم گرنگی ئەم کردنەوەی یانبوونەوەی ئەم دەرگایانە لە ئێستاە چ پەیوەندیەکی بە بەردەوامی و پشتبەستنی شەڕڤانان هەیە بە تواناکانی خۆیان و دروستبوونی دیفاکتۆیەک و بە ناچاری مامەڵەکردنی وڵاتانی بەرژەوەندی خواست لەگەڵ ئەم دیفاکتۆیە؟ بەڵێ بەڕاستی بۆ سەرخستنی هەر پرۆسەیەک بۆ سەرکەوتنی هەر عملیەیەکی سیاسی
عاملی ناوخۆیی و عاملی دەرەکی هەیە، عاملی ذاتی، عاملی مۆزوعی. لە ماوەی ڕابردووە کۆبانێ عاملە زاتیەکەی خۆی باش بەکارێنە، لەوا سەرکەوتوو بوو، بەڵام عاملە دەرەکیەکە، عاملە مۆزوعیەکە لەگەڵیا نەگونجان، نالەبار بوو، پشتیوانی لێ نەکرا. وەکو من ئاماژەم پێکرد لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی باکوور و باشوور و ڕۆژاوای کوردستان و لەسەر ئاستی ناوچەیش ئێستا پشتیوانی هەیە بۆ کۆبانێ، لەبەرەوە سەرکەوتنی کۆبانێ مسۆگەرە. مەسلەی بەردەوامی هێرشەکانی دەوڵەتی خلافەی ئیسلامی بۆ سەر باشوور و بەتایبەتی بۆ سەر ئێستا چڕبوونەوەی بەسەر ڕۆژاوای کوردستان و کۆبانێ هەڵوێستی تورکیا لەم بارەیەوە بە بەردەوام جێگای گفتوگۆ و جێگای ناڕەزایەتی بوو. ئەو تەنانەت ئەم مەسلەی تۆمەتبارکردنی تورکیا بەوەی کە هاوکاری داعش دەکات تەنیا لە ئاستی نێوخۆی هەرێمی کوردستان نەبوو، تەنانەت ئەمە لە ئاستی ڕۆژنامەکان و بەرپرسانی وڵاتانی تریش خوێندنەوەی بۆ دەکرا. تێگەیشتنی ئێوە لەبارەی هەڵوێستی تورکیا، ئێوە چۆن هەڵوێستی تورکیا دەخوێندنەوە لە مامەڵەکردنی لەگەڵ هێزیەکی تیرۆریستی ئیسلامی و هەروای هێرشەکانی بۆ سەر کۆبانێ؟ بەڵێ، دەوڵەتی تورکیا لە ڕێگەی چەند کەناڵێکەوە پەیوەندی هەیە یان بە داعشەوە بەستراوەتەوە. یەکەم لە ڕێگەی ئایدۆلۆژیەوە، بۆ خۆمان نەزانین هەردوو هێزی ئەکەپە کە ئێستا حکوومەتی تورکیای پێگەناوە حیزبێکی ئیسلامی سیاسیە، حیزبێکی ئیسلامی سیاسی میانڕەوە و لە هەمان کاتدا داعش حیزبێکی ئیسلامی سیاسی تونڕەوە، بەڵام ئەم دوو حیزبە پەیوەندی و گرێدانی ئایدۆلۆژیان هەیە. ئەمە لەلایەکەوە، لەلایەکیکەوە داعش کاری سەرەکی تا ئێستا کردبێتی ڕاستە بەرنامەی زۆری هەیە، ئامانجی زۆری هەیە، بەڵام کاری پراکتیکی تا ئێستا کردبێتی دژایەتی دەستکەوتەکانی گەلی کوردی کردووە، بە تایبەتی لە ڕۆژاوی کوردستانی دووەم لە باشووری کوردستان. تاوان تورکیاش وەکو وڵاتێکی کە سیاسەتێکی شۆڤینی هەیە تا ئێستا ئامادە نیە احتراف بە ماف و ئازادیەکانی گەلی کورد بکە و یەکێ لە مەرجەکانی بۆ بەشداریکردن لە شەڕی دژی داعشاوەیە کە کانتۆنەکانی ڕۆژاوی کوردستان هەڵوەشێندێتەوە و ناوچەیەکی دژەفرین و ناوچەیەکی تاپۆ لەو لە سنووری کۆبانێ و ناوچەکانی تری کانتۆنەکانی ڕۆژاوا دروست بکرێ. بەم شێوێ دەبینین لە ڕووی نەتەوە پەرستیشەوە هەردووکیان بۆ دژایەتی گەلی کورد یەگەگرنەوە. بێجگەلەوەی ئەو پلانە سیاسی کە هیانە لە ڕووی ئابووریشەوە، لە ڕووی سیاسیشەوە، لە ڕووی ئابوووریەوە سیرەکەین یەکێک لەو شوێنانەی کە تا ئێستا داعش نەوتی هەزانی پێفرۆشتووە تورکیا قازانجی لەوە کردووە و لە ڕووی سیاسیشەوە دیارە بەرنامەی سیاسی زۆرتریان هەیە، دایان ناوە تا ئێستا ئێمە پێی نازانین. لەبەرەوەی لە ماوەی ڕابردووە لە ئاستی نێودەوڵەتیدا، لە ئاستی ناوچەییدا، لە ئاستی کوردستانیدا چەندان زانیاری و دوکومنت دەرکەوت کە پەیوەندی نێوان تورکیا و داعش هەیە و هەوڵێکی زۆر درا لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە، لەلایەن گەلی کوردەوە لە باکووری کوردستان، لەلایەن حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیاوە کە تورکیا بەشداری شەڕ بکە دژی داعش، بەڵام تا ئێستا ئەگەرچی بڕیارێکی پەرلەمانیش هەیە بەس بە پراکتیکی هیچ جەنگاوێکی نێناوە و کۆمەڵێ مەرجی داناوە ئەو مەرجانە بۆ ئەوەیە کە دژی داعش شەڕ نەکا، کەوا بۆ توانین بڵێین لە هەموو ڕوویەکەوە داعش و تورکیا هاوپەیمانن لەگەڵ یەکتری تەواو. بەڵێ دکتۆر، لەم باردۆخەی ئێستا مەسەلەی ئاین بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی ئیسپارتە ئیسلامیەکان، ئیسلامی سیاسی یان ئەوە هەر ناوێکیانە دەر ئیسلام گەراکان بە شێوەیەکی گشتی پرسیاری جەوهەریان لەسەر دروست بووە. لە نێوخۆی باشووری کوردستانە گفتوگو گەرمە لەبەرەوەی کە ئایا داعش چ پەیوەندیەکی لەگەڵ هێزە ئیسلامیەکان هەیە، ئایا هێزە ئیسلامیەکان خاڵە هاوبەشەکانیان چین، ئایا جیا دەکرێنەوە لە داعش، ئایا لە بەرنامەیە لە دیدگانە لە گۆڕانی هەڵومەرجە چ جیاوازیەکیان لەگەڵ یەکترێ. لەم لاوە تورکیا بە هەمان شێوە کە پێشتر بازدەوە دەکات دەوڵەتێکە ئێستا استراتیژیەتی بەرەو دەوڵەتێکی بازرگانی دەڕوا، قسە لەسەر گۆڕانی مامەڵەی ئاکپارتی دەکرا، قسە لەسەر گۆڕانی مامەڵەی حزبی داد و گەشە پێدان دەکات لەگەر مەسەلەی کورد لەگەڵ کرانەوەی تورکیا. ئیسلامی سیاسی و داعش جێگای هەڵوەستی جددی نییە بەپێی ئەو مؤشر و ئاماژەی لە ئێستاە هەنا؟
خۆی ئیسلامی سیاسی لە کوردستان و لە ناوچەکەدا و پەیوەندیدار بە داعش و چالاکیەکانی داعش لە ماوەی ڕابردووە ئەبێ لەسەری بوەستی و قسەی لەسەر بکەی بە شێوەیەکی گشتی یعنی ئیسلامی سیاسی وەکو هەموو حرەکە سیاسەکانی تر بە گوێرەی کات بە گوێرەی شوێن بە گوێرەی زەمین و زەمان بە گوێرەی تێگەیشتنی هەندێک لە بیرمەندەکانی ئیسلامی سیاسی جاربەجار پەنایان بۆ تونند و تیژی بردووە جاربەجاریش پەنایان بۆ خەباتی مەدەنی و خەباتی ئاشتی خوازانە و دیموکراتیانە بردووە بەنسبەت لایەنە سیاسەکانی باشووری کوردستانەوە بەڕاستی ئێمە لایەنە عیلمانیەکان لایەنە نەتەوەیەکان گلەیەکمان لەسەریان هەیە بەگشتی گلەیەکە چییە؟ ئەڵێن ئەوەندە بە تەنگ کێشەکانی ئیخوان المسلیمینی میسر و حیزبەکەی ئەردۆغان و ئیخوان المسلیمینی فڵان وڵات و فیسا وڵات و غەزەوە چوون هێندە گرنگیان بە کۆبانێ و بە شنگاڵ و بە شوێنەکانی کە نەدا ئەمە لەوانەیە عەتفێکی ئیسلامیانە لە بینی بەداخەوە ئەو هێزە تیرۆریستیا هەبێت کە خۆی بە قەنەعەتی من داعش بۆ خۆی قیادەکانی داعش ئەوانەی کە داعشیان دامەرزانوە بڕوایان بە ئیسلام نییە لەوانەیە هەوڵیش بدەن بۆ سوکایەتیکردن بە ئیسلام بەڵام خەڵکیان لە دۆری خۆیان کردوتە بە ناوی ئیسلامەوە لەبەرەوە ئەزانن لە ڕێگەی ئیسلام ئەتوانن زۆرترین ئەندام و لایەنگر و پێگاتەی جیاجیا لە ناوچەکە و لە دنیا بۆ خۆیان کۆبکەنەوە بەکاری بێنن بۆ ئامانجەکانیان بەڵام لە هەمان کاتدا بینن کەوادێر جەماوەری حیزبە ئیسلامی سیاسەکان عەتفێکیان هەیە بۆ داعش وەکو لایەنە عیلمانیەکان وەکو لایەنە نەتەوەیەکان ڕەخن لە داعش ناگرن دژایەتیان ناکەن بەستا ئێستا هیچ دوکومنتێک نییە کە پەیوەندی لە نێوان لایەنەکانی حیزبە ئیسلامی سیاسەکانی باشووری کوردستان و داعشدا هەبێت دکتۆر مەبەستم لە نێوان داعش و لە نێوان تورکیادا هەیە بەڵێ دکتۆر مەبەستم لەوە بوو کە تا بە ئێستا لایەنە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان بەڕوونی باز لەوە ناکەن کە ئەم هێزە هێزێکی تیرۆریستە و ئەم هێزە و پەیوەندی بۆ نمونە بە چوارچێوە دینیەکە نییان ئەو چوارچێوە نییە کاوان ئیشی لەسەرەکەن ئەمە لە ئاستی ناوەخۆی هەرێمی کوردستان لە باشووری کوردستان لەم لاشەوە تورکیا کە ئێستا زیاتر دەیەوێت ڕۆڵ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرەی سونە بژێڕێ بەڕوونی چەندین دوکۆمنتەیە کە پاڵپشتی ئەم هێزە دەکا پرسیارەکە ئەوەیە لە نێوان داعش و ئیسلامی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خاڵی هاوبەش چیەوە دەکە ئەمانە سەرڕێ ئەو هەموو تاوانانەی داعشەکە کە چی ئەوان هەڵوێستی زیدیان نەبێ کاگیوا بەنسبەت ئیسلامی سیاسیەوە یعنی بەڕاستی تۆ ناتوانانی هەموو دروستبوونی داعش بگەڕیتەوە بۆ ئیسلامی سیاسی لەوانەیە شتیکەی تێکەڵ بێ یان لەوانەیە ئەجندای وڵاتانی تر نەتەوە پەرستی ناوچەکەی تێکەڵ بێ ئەمانەی کە ئێسەیە داعشن لە ڕاستیدا زۆربەی زۆریان ئەو خەڵکانە بوون کە کاتی خۆی لە سوپای سەدام حوسێن دابوون با بڵێن پلەی لیوایان هەبوو عەقیدیان هەبووە و خەڵکێکی نەتەوە پەرست بوون کۆنە پەرست بوون و توانیان لە ڕێگەی ئاینەوە جارێککە خۆیان بێنەوە مەیدانەوە ئەمە بێجگەلەوە ئێمە لەگەڵەوەشا هەندێک بنەمای گشتی ئیسلامی سیاسی هەیە هەموو لایەنە ئیسلامی سیاسەکان بڕوان بە خلافەتی ئیسلامی هەیە زۆربیان من ناتوانم بڵێم هەمویان ببووە خلافەتی ئیسلامی یەکێک لە بنەما ئاساسیەکانی حرەکەی ئیخوان المسلیمین بووە ئێستا داعش داوای خلافەتی ئیسلامیەکە و خلافەتی ئیسلامیشی دامەزراندووە لەو شوێنەی کە دەسەڵاتی هەیە لەبەرەوە واردە کە لایەنە ئیسلامیەکانیش لەسەر ئەساسی پابندبوونیان یا بڕوابوونیان بە خلافەتی ئیسلامی لە داعشەوە نزیک بن بەڵام لەوانەیە ئوسلوبی شێوازی خەباتی داعشیان پێ قبوڵ نەبێ لە هەمان جایەک بن بەڵام لە تەکنیکی ڕۆژانە لەگەڵ یەک جیاواز بن. بەڵێ دکتۆر ئێستا بە تایبەتی دوای ئەم خۆڕاگریەی بەرخودانی کۆبانێ ئەو دروستبوونی ئەو دیفاکتۆیە و هاتنی پاڵپشتی دووەلی قسە لەسەر ڕۆڵی تورکیا و یاریی تورکیا دەکا بە تایبەتی ئەم لێدوانانەی لەم چەند ڕۆژەی ڕابردوو ئەم ڕۆبێنێ باز لە مەسلەی سوپای ئازاد دەکات سوپای سووریایی ئازاد دەکات کە لە نێو کۆبانەیە بەرپرسانی یەپەگا ئەمە ڕەت دەکەنەوە و قسە لەسەرەوە دەکرێت کە تورکیا فشار لەسەرەوە پەیمانان و بەتایبەت ئەمریکا دەکات بۆ جێبەجێکردنی مەرجەکانی خۆی کە ئێمە مەرجەکانی دەبینین چۆن هەمووی دژایەتیکردنی کوردە بە شێوەیەکی گشتی پێتان وایە
تورکیا لەم یاریە ترسناکە سەر بکەوێ؟ بە بڕوای من پرۆژەی تورکیا لە ناوچەکەدا شکستی هێنا. پرۆژەی تورکیا خۆی لە چەند بنەمایەکدا ئەبینەوە. یەکەم پشتگیریکردن و هاندانی لایەنە ئیسلامی تۆندڕەوەکانی سووریا بۆ دژایەتیکردنی دەستکەوتەکانی گەلی کورد، کوشتنی کات لەگەڵ لە پرۆسەی ئاشتیدا بەرامبەر بە کەجەکە پارتی کرێکارانی کوردستان و هەوڵدان بۆ ئەوەی زۆرترین قازانج بکە لە پەیوەندیەکانی بە تایبەتی قازانجی مادی بە سوودوەرگرتن لە نەوتی باشووری کوردستان و سوودوەرگرتن لە نەوتی داعش و لە هەمان کاتدا وەکو چۆن لەمە و پێش کردوێتی بتوانێت کۆمەلگای نێودەوڵەتی چاواشە بکە کە پەکەکە و پێدە و ئەوانە تیرۆریستن. بەڵام لە چەند ڕوویەکەوە تورکیا شکستی هێنا. یەکەم شکستی ئەوە بوو کە نەیتوانی وەکو چۆن لە ڕابردووە بەردەوام قەناعەتی بە ئەمریکا و دۆستەکانی تری کردووە پەکەکە بخەنە لیستی تیرۆرەوە، نەیتوانی پێدە بخاتە لیستی تیرۆرەوە و ئێستا زۆر هەوڵیش هەیە لە ئەوروپا لە ئەمریکا بۆی پەکەکەش لە لیستی تیرۆر دەربێنرێت و ئەو پێدەیە یا ئەو یەپەگەی کە ئەو ئەیویست بیخنکێنێ لەلایەکەوە ئەمریکا هەوڵی جدی بۆدا لەلایەکەوە هەرێمی کوردستان و وڵاتانی تری ئەوروپی هاوکاریان پێگەیاند، ممەڕی ڕزگاربوونیان بۆ کردەوە و لە هەمان کاتدا ئێستا تورکیا وای لێ هاتووە کە ئەوێ بە سیاسەتەکانی خۆیان بچێتەوە لەو دووڕیانە کە وەستا بوو هاوکاری داعش بکە یا هاوکاری کورد بکە، ئێستا ئەوێ بەرەو ئەوە بچێت کە هاوکاری کورد بکە، بەڵام بە چەند شێوازێک. مەسەڵەن بینیمان لە چەند ڕۆژێ لەمەوە پێشوتی پەیدە و پەکەکە هەردووکیان تیرۆریستن. دوای ماوەیە گوتی من داوام کردووە لە ئەمریکا کە ڕێکە بدا خەتێکی بەڵێ بەڕێز دکتۆر فایق گولپی سیاسەتمەدار ڕاستەخۆ لە بەرنامەی ئەڤڕۆ لەگەڵمانە بڵێ بینەران کە تێدا گفتوگۆ دەکەین لەبارەی بەرخودانی کوبانێ لە بەردەم مەترسی و پلانە هەرێمایەتیەکاندا تۆزێک بۆی گۆڕانی کەشوهەوا گرفتمان لە پەیوەندیەکانەیە. لە ئێستاە بە تایبەتی دوای ئەم هەڵوو مەرجەی کە وەکۆی دکتۆر باسی کرد، هەڵوێستی تورکیا لە ڕاستیە بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان جێگای سرنجی وڵاتانی دەوروبەر و واروە ناوچەکەی. دکتۆر ببوورە لەوێ لەو شوێنە دەنگ خودت بوو دەمەوێت پرسیارێشتر بکەم. لەم چەند ساڵەی دوایی لە باشووری کوردستان تەرویجی زۆر بۆ سیاسەتی تورکیا دەبیندرێت لەلایەن هەندێک لایەنەوە لەلایەن هەندێک دەستگا و یعنی کەسایەتی زۆرا زۆرە کە تورکیا هەڵوێستی گۆڕاوە و تورکیا هەنگاو بۆ چارەسەری مەسلەی کوردەنێ لە باکوور و هاوکاری باشوور دەکات لە مەسلەی ئابووری و مەسلەی پترۆڵە. ئەم ئاماژانەی کە تورکیا لەو ماوەیە ئەو مامەڵەی ئەو کردی لەگەڵ ئەم گۆڕانکاریانە چی خوێندنەوەیەکی بۆ دەکرێت؟ ئایا بەڕاستی یان بەجددی تورکیا ئاڵوگۆڕی لە سیاسەتی ئەنجام داوە؟ بەڵێ هەندێک لە هێزە سیاسیە دەسەڵاتدارەکانی باشووری کوردستان هەوڵی ئەوەیانەدا کە تورکیا شیرین بکەن لای گەلی کورد. تورکیایان کردبووە دۆستێکی استراتیژی ڕاستەقینەی گەلی کورد و کۆمەڵێ زەرروزیانیشمان کرد کە پەیوەندیەکی ئابووری وامان دروست کرد لەگەڵ تورکیا بەبێ ئاگاداری حکوومەتی ناوەندی. بەڵام هەندێک خەڵکی تریژ هەبوو، هەندێک هێز و لایانی سیاسی تریژ هەبوون بڕوایان بە تورکیا نەبوو و ئەوەیان بە گەمەیەکی سیاسی ئەزانی کە تورکیا لەگەڵ کوردایکە چ لە باکوور چ لە باشوور. بەهاتنی داعش کاتێک کە هێرشی کردە سەر ڕۆژاوا و سەر باشووری کوردستان، تورکیا تاقی کرایەوە کە تورکیا لەگەڵ کوردانیە، تورکیا بە پێچەوانەوە لە پشتی ئەو هێرشانەی داعشەوەیە. ئەگەر بێت و داعش هەرێمی کوردستان بگرێ یا ڕۆژاوای کوردستان بگرێ، ئەو کاتە ینی بەرژەوەندەکانی تورکیا باشترە پارێزرێن و بەرژەوەندەکانی داعشیش باشترە پارێزێن. لەبەرەوە گرنگە بەلای هێز و لایەنە سیاسەکانی باشووری کوردستانەوە لەو مەسلەیەدا هەڵوەستەیە بکەن بە خۆیان نابچنەوە و جارێکی کە بە قسە بریقەدارەکانی تورکیا فریو نەخۆن. کەواتە پێشتر دکتۆر ئەو تێگەیشتن و ئەو دنیابینی هەبوو بۆ سیاسەتی تورکیا لە زمنی ئەوە هەندێک جار باز لەوە دەکرا کە باشووری کوردستان هەموو هێلکەکانی یان زۆرینەی هێلکەکانی خستۆتە ناو سەبەتەکەی تورکیا
چوونی هەموو هێلکەکانی هەرێمی کوردستان بۆ ناو سەبەتەکەی تورکیا زەرەر بوو یعنی زیانی بە کورد گەیاند؟ بەڵێ ئەوە سیاسەتێکی زۆر هەڵە بوو بە بڕوای من یەکێ لە سیاسەتە هەڵەکانی دەسەڵاتی هەرێمی کوردستانە کە هەموو هێلکەکانی خۆی خستە سەبەتەی تورکیاوە یانزانم بەو شێوە پەیوەندی سیاسی لەگەڵا دروست کرد، پەیوەندی ئابووری لەگەڵا دروست کرد، ڕێکەوتنێکی 55 ساڵی لەگەڵا دروست کردووە کە نەوتی کوردستان لە ڕێگەی تورکیاوە بڕوە. ئێمە وامان زانی بوو ئەو نەوتەی کە ئەڕوا پارەکەی هەموو ئەگەڕێتەوە بۆ خۆمان کە چی دوایی دەرکەوت بە وردەکاری مەسەلەکە ئەوەیە کە لە سەدا حەفدەی ئەو نەوتە بۆ هەرێمی کوردستان لە سا هەشتا و سێی تورکیا ئایداتەوە بە عێراق ئەجاتر نازانینەوە نۆتەش چۆنە فرۆشتێ. ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئێمە زەرێکی سیاسی زۆر گەورەمان لێ کرد. مەسەن ئێستا بینین کە یەکێک لە کێشەکانی هەرێمی کوردستان ئەگەر دوای هێرشەکانی داعش بێنە بەرچاوی خۆمان کێشەی ئابووریە کە بار و گوزەرانی خەڵک زۆر نالەبارە لەبەرەوەی موچەی دوو مانگیان وەرنەگرتووە، موچەکان درەنگەگان و هەندێ موچەخۆریش هەیە نیوەی موچەکانیان وەرەگرن. چالاکی ئابووری لە کوردستانە زۆر دابەزیوە. لە ڕووی ئابووریەوە ئێمە هەڵێ زەرێکی زۆرمان کرد هۆکاری سەرەکیشی هۆکاری گەورەی ئەو هەڵەیەش ئەو سیاسەتە بوو کە هەرێمی کوردستان پشتی بە تورکیا بەست و تورکای کرد بە براگەوری خۆی بەبێ ئەوەی ڕەچاو بۆ عێراق بکات کە خۆی بەشێکە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق لە هەموو ڕوویەکەوە. بەڵێ دکتۆر لە بەهۆی جۆرێک لە کاردانەوە یان پەرچەکردا بەرامبەر بە چۆن دەتوانین مەسەلەی بە ئەندام وەرنەگرتنی لە ئەنجومەنی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایش و دواتریش جێپێنەدانی هاوپەیمانان و بەتایبەتیش ئەمریکا کە ڕاستەوخۆ هاوکاری گەیاندا کۆبانێ ئەم دوو ڕووداوە لەم ماوەیە تا چەند بە جۆرێک لە شکستی سیاسەتی تورکیا لە ئاستی وڵاتانی دنیا دەبیندرێیان لێک دەدرێتەوە؟ بەڵێ کاگیوا تورکیا لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە یەکێک بوو لە پێگە گرنگەکانی پەیمانی ناتۆ و ڕۆژئاوا، بەڵام بەهۆی گۆڕانکاریەکانەوە دوایەوەی کە لە 2001 بەدواوە ئیسلامی سیاسی حکمی گرتە دەست دیسان جارێکی کە ڕۆژئاوا و ئەوروپا و ئەمریکا یانوی سوود لە تورکیا وەرگن بە حسابیەوەی کە نیظامێکی ئیسلامی میانڕەوە دژی ئیسلامی تونڕە و بەکاری بێنن. ئەوە بوو لە ساڵی 2023 لە کاتێکی زۆر ناسکە تورکیا ڕێگەی نەدا سوپای ئەمریکی لە تورکیاوە بێتە ناو خاکی عێراقەوە. ئەوە حسابێکیان بۆ کرد و کێشەکانی لەگەڵ فەتحوڵڵا گوڵەن ساڵی پار و ئەو ژێربەژێریە پەیوەندیە ئابووریانەی لەگەڵ ئێرانە هەیبوو و ئێستش ئەم جارە کە بینیان دکومنت هەیە مەسەلاً لە 4 و 5 نۆی ئەم ساڵدا لە هێلسنکی کە پەیمانی ناتۆ کۆبوونەوەی کرد ئەردۆغان پێی وترا لەلایەن ئۆباماوە کە تۆ ئێوە 6,000 تیرۆریستی ئەوروپیتان ناردۆتە سووریا و دوکیومنتی زۆرە لەسەرەوەی کە تورکیا پەیوەندی بە داعشەوە هەیە. لەبەرەوە لەلایەکی ترەوە تورکیا دژایەتی ئەو هێزانەیە کە زۆر بەجددی دژی داعش شەڕەکەن. ئەو هێزانەش کێیە؟ یەپەگەیە هەپەگەیە. لەبەرەوەی ئەمریکاش چاوکراوەیە تا سەر ئەو فڕوفێڵ و ساختەچێتیانەی تورکیایان بۆ ناچێتە سەر. تورکیا ئەو فڕوفێڵانە ناتوانێت تا سەر بیباتە سەر. ئەوان بۆ کرانەوە بەرامبەر بە تورکیا. مەسەن ئەمریکا ئاڵێ قسەکانی تورکیا بەلایەمەوە گرنگ نییە، مەرجەکانی مهم نییە. مەسەلاً لە فەڕەنسا داواکەن کە پەکەکە لە لیستی تیرۆر بێتە دەرەوە تورکیا بخەنە شوێنەکەی. لە ئەڵمانیا داواکەن کە پەکەکە چەکدار بکرێ، هەپەکە چەکدار بکرێ بۆ لەبەروی دژی تیرۆر شەڕەکە بە پێچەوانەوە ئەڵێن تورکیا لەگەڵ تیرۆرایە. لەبەروی گۆڕانکاریەک بووەوە تا بینیمە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئەنجومەنی کە ئەندامی کاتی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی تورکیا دەنگی نەهێنا بەهۆی ئەو سیاسەتانەی تورکیاوە بوو کە لە دژی پەکەکە و یەپەکە کردی و پشتیوانی لە داعش کرد. بڵێ لە بەرامبەر هاڵوێستەکانی تورکیا دکتۆر جگە لە کاردانەوەکان لە ئاستی نێودەوڵەتی لە ئاستی نێوخۆی بەتایبەتی لە باکووری کوردستان ئێمە بینیمان چۆن کە ناڕەزایەتی کۆمەڵایەتی خەڵک خۆی چۆن بەشدار بوو لە خەبات و تێکۆشان کە ناڕەزایەتیەکان زۆربەی شارەکانی
باکووری کوردستانی گرتەوە و هەڕێشەیەکی جددی بوو لەسەر با بڵێن دەوڵەت یان حکوومەتی تورکیا. لەم لاشەوە پەیامەکانی بەڕێز ئۆجەلان و سەرکردایەتی پەکەکە ئێستا کە باز لە جۆرێک لە یان ئەگەری نەمانی پرۆسەی ئاشتی و ڕاگەاندنی نەمانی ئاگر بەس دەکرا. تێگەیشتنی ئێوە لەبارەی کە ئێستا مەسلەی چارەسەری مەسلەی پرۆسەی ئاشتی ئەم هەڵوێستانی تورکیا چ کاریگەریەکی دەبێت لە باکووری کوردستان؟ بەڵێ خۆی کاتێککە فشارێکی زۆر لەسەر کۆبانی هەبوو کوردەکانی باکووری کوردستان چێ لایەنە سیاسیەکان چ جەماوەر سلۆڤانێکیانە بوو شعارێکیانە بوو ئاوە دەگەر کۆبانی بکەوێ ئەستەمبوڵە سووتەیە و تا کۆتایی و ئەوە بوو چەند ڕۆژێک خۆپیشاندانێکی سەرتاسەریان کرد و لە هەمان کاتا بەڕێز ئۆجەلان لە زیندانەوە ئاماژەی بەوەدا کە ئەگەر تورکیا پشتیوانی لە کۆبانی نەکا هەروە بەو شێوەیە پشتیوانی لە داعش بکە ئێمە ئاگربەز ڕائگرین و کەجێکە بۆ خۆشی لێدوانێکیاندا وتیانە گەر بێت و ئێمە شەڕ دژی تورکیا دەست پێ بکەینەوە چارەنووسی تورکیا وەکو چارەنووسی سووریا و عێراق بێ عێراق و سووریا چیان بەسەر هاتووە تورکیا ژوای بەسەردێ ئەمە فشارێکی ناوخۆیی بوو ئەمە وای کرد کە تورکیا هەندێک لە هەڵوێستەکانی خۆی بگۆڕێ بەڵام پێی شەرمە وەکو هەڵوێستێکی دیموکراتی نیشانی بە فڕوفێڵ لەم لالۆلاوە تەقیەکە ئەوە بوو کە ڕێگەی داوە ئێستا پێشمەرگە با بڵین بچێتە کۆبانی ڕێگەی دا کە بریندارەکانی خەڵکی کۆبانی و شەڕوانان بێنە نەخۆشخانەکانی تورکیا چارەسە وەرگن و هەندێ هەڵوێستیشی لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکانە بە نەرمی نیشاندا کە بنکە و بارەگەکانی بەکاربێنرێن بۆ هێرشکردنە سەر داعش و بڕیارێکیشی دەرکرد هەر کاتێ مەترسی لەسەر سنوورەکانی تورکیا دروست بێت لەلایەن داعشەوە هێرشی بکرێتە سەر. ئەوە بوو خۆشبەختانە پرۆسی ئەو فشارەی کە لەسەر کۆبانی بوو وردە کەم بۆتەوە و کۆبانی خۆی ڕاگرتووە و تورکیاش ئەوێ وردە پاشەکشێ بکات لە پشتگیری لە داعش بۆیە هەڵوێستی کورد لە باکووری کوردستان نەرمیەکی پێوە دیارە. بەڵێ دکتۆر کاتێکی کەمی بەرنامەکەمەوە دەمەوێت چەند پرسیارێک لەبارەی ئاماهەنگی لە نێوان باشوور و ڕۆژئاوای کوردستان و ئێستا ئاستی هەمانجەکان خۆشبەختانە چۆتە خۆناغێکی تر دەمەوێت دەست پێ بکەم بە تێگەیشتنی ئێوە ئایا ئێمە دەتوانین ئاسایشی نەتەوەی نیشتیمانی کورد جیا بکەینەوە لە یەکتر و بە تایبەتی مەبەستم لە ئاسایشی نەتەوەی نیشتیمانی لە نێوان ڕۆژئاوای کوردستان کۆبانێ واروەها باشووری کوردستانە؟ خۆی لە ڕاستیە ئاسایشی نەتەوەیی میلەتی کورد لەسەر تێکۆشان و هاوپەیمانی و یەکێتی نەتەوەی گەلی کورد وەساوە بە ئاساس. بەڵێ ئەنجا لەسەر ئەوە وەساوە کە چەند دۆست و هاوپەیمانمان هەبێت لە ناوچەکە و لە جیهاندا. لە ڕابردووە مەسەڵەن ئەگەر ئێمە سیرکەین لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە گەریلاکانی پەکەکە یا هەپەگە لە سنووری قەندیل و ناوچەکانی تر بوون یەکێ لە ئیشە سەرەکیەکانیانەوە بووە کە ڕێگەیان نەدا هیچ تیرۆریستێک لەو ناوچەیە پێگەی خۆی دابنێ و لەوێەوە دزە بکات بۆ هەرێمی کوردستان و هەتا بۆ عێراقیش و ئەمن و ئاسایشی ئێرە تێک بدا. لە کاتێکی شاکە ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان کەوتە مەترسیەوە بە هێرشەکانی داعش بەبێ هیچ حساب و کتابێک هێزەکانی پاراستنیگە لە باکوور و لە ڕۆژاوی کوردستان هاتنە مەیدان و شەهیدیاندا و داکۆکیان لە دەستکەوتەکانی باشووری کوردستان کرد. ئەمە لەلایەکە و لەلایەکی ترەوە داعش کە هاتە ناوەوە چۆن هێرشی کردە سەر ڕۆژاوای کوردستان زۆر بەداخەوە تێگەیشتنێک هەبوو کە داعش حەقی نییە بەسەر باشووری کوردستانەوە ئەو تێگەیشتنە هەڵە بوو بینیمان دوایەوە جێپەی خۆی قایم کرد لە مووسڵ و لە تکریت و لە شوێنەکانی کە لە مانگی هەشتەوە دەستی کرد بە هێرشکردن بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان لەبەرەوە لێرەوە داعشیش دیسان گەلی کوردی ڕێخست و ئێستا داعش تەنها هەڕەشەنیە لەسەر کورد هەڕەشەیە لەسەر کۆمەڵی هێز و لایەن لە ناوچەکە و لە جیهاندا لەبەرەوە ئەمڕۆ ئاسایشی نەتەوەیی گەلی کورد لە ڕۆژاوا و لە باشووری کوردستان و لە باکوور و لە شوێنەکانی کە یەک شتە ئەبێ پێکەوە بیپارێزین و لە هەمان کاتدا کۆمەڵی هێزی تری دیموکراتی و با بڵێن بەرخۆدانکەر هەند دژی تیرۆر ئەوانیش هەر هاتوونەتە هەمان بەرەی
گەلی کوردەوە شان بەشانی گەلی کورد دژی تیرۆری داعش تێکۆشانەکەن. بەڵێ دکتۆرەمە دەکەمە دوا پرسیار سەرڕای بەرەو پێشچوونی چەند ئاستێک لە پەیوەندیەکان لە دانووسانەکان لە چارەسەرکردنی بەشێک لەو ناکۆچیانەی کە هەبوو لە مابینی هەردوو ئەنجومەنەکە لە ڕۆژاوای کوردستان و هاوکات لە مابینی پارتەکانی ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان. ئەوەی ئێستا دەبیندرێ زۆر جار مامەڵەیەکی حزبیانە، یعنی بەقەت ئەوەی کاتی ڕووداوێک دەبێ هەڵوێز بەرامبەر ئەو ڕووداوە وەردەگیرێ بەقەت ئەوەی خەمێک بۆ ئەوەیە کە نفوسی حزبەکانیان سەرکردەی حزبەکان پیرۆز بکرێن و ئیبراز بکرێن خەمێک نییە بۆ مەسەلە گشتێکە. ئەم مامەڵەی ئێستا لەگەڵ ئەم هێرشانە هێرشەکانی داعش دەکرێت تا چەند جێگای هەڵوەسە لە سەرکردن و پێداچوونەوەی پێویستە. بەڕاستی لە ماوەی ڕابردووە کاتێ ئەو هەموو هێرشانە لەسەر کۆبانی هەبوون، هەندێک لە حیزب و لایەنە سیاسەکانی ڕۆژاوای کوردستان بە تایبەتی ئەوانەی کە ئەندامی ئەنەکەسن هەندێک لێدوانیانەدا لایەن خەڵکی باشووری کوردستانەوە شەرمەزارەکران ئەو لێدوانانە، لێدوانێکی حیزبی بوون، لێدوانێکی نەتەوەیی نەبوون، بەڵام خۆشبەختانە لە ماوەی ڕابردووە کۆبوونەوەکانی نێوان تەفدەم و نێوان ئەنەکەسە و هێز و لایەنەکانی تر لە دۆ کە بەڕێوە چوو ڕێککەوتنێکی سەرەتایی بە بنەما گیراوە. هیوادارم ئەو ڕێککەوتنە بێتە هۆکارێک بۆ ئەوەی لە ڕۆژاوای کوردستان سیاستێکی بە پلان، سیاستێکی نەتەوەیی، سیاستێکی دام و دەستگایی لە چوارچێوەی هێزی پاراستنی ڕۆژاوای کوردستان لە چوارچێوەی کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستانە بەڕێوە بڵێ و هێندەی تر دەستکەوتەکانی گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان بەهێزتر بێ و پێش بکەوێ. بەڕێز دکتۆر فایق گولپی سیاست مەداری گەلەکەمان سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی ئەڤڕۆ ماندوومان کردی دکتۆر. بەڕێزان بەم جۆرە هاتمە کۆتایینا بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێیدا گفتوگۆمان کرد لەبارەی بەرخودانی بەردەوامی بەرخودانی کۆبانێ و کۆبانێ لە بەردەم مەترسی پلانە نێودەوڵەتی و هەرێمایەتیەکاندا تاڵقەیەکی تری بەرنامەی ئەڤڕۆ و گفتوگۆکردن لەسەر بابەتێکی تری پەیوەست بە ژیانی جڤاچی کاتێکی خۆش بە هەمولایەک.